ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کۆڵەکەی سەرەکی سیستەمی دیموکراتین. لەو ڕوانگەیەشەوە نەوشیروان مستەفا سەرۆکی لیستی گۆڕان لە وتەی ئەم جارێدا باز لە کاریگەری و گرنگی ئەو ڕێکخراوانە دەکات، باز لە ڕۆڵی پڕبایەخیان دەکات لە کۆمەڵگادا، هەروەها بە پێویستیشی دەزانێت ئەو ڕێکخراوانە ئازادی و سربەخۆیی کارکردنیان هەبێت و دوور لە حزب و گوشاری سیاسی ڕۆڵیان هەبێت. خوشک و برانی بەڕێزم کاتتان باش. بابەتی ئەمجارە ئەمەوێت دەربارەی ڕێکخراوەکانی کۆمەلگای شارستانی و پەیوەندی لە نێوان ڕێکخراوەکانی کۆمەلگای شارستانی و حیزب بدوێم. یەکێک لە کۆڵەکە سەرەکیەکانی هەموو سیستەمێکی دیموکراتی بوونی کۆمەلگایەکی مەدەنی بەهێز و سربەخۆیە. کۆمەلگای مەدەنی دەورێکی گرنگی هەیە لەوەی وابکات زۆرترین خەڵک لە پیشە و گروپ و هێزی جیاوازە بەشداریان لە ژیانی سیاسی و ئەو توێژانە هەبێت کە پەیوەندیان بە چارەنووسی کۆمەلگاوە هەیە. تێگەیشتن لە گرنگی بوونی کۆمەلگای مەدەنی ئەگەڕێتەوە بۆ ئەوی ئەو ڕاستیە بزانین کە بەتەنها حیزبە سیاسیەکان ناتوانن نوێنەرایەتی هەموو چین و توێژەکانی کۆمەلگا بکەن، چونکە زۆرێک لە خەڵکی لە بنەڕەتە حەزیان بە ژیانی حیزبایەتی نیە و بەشداری تیان ناکەن. کۆمەلگای مەدەنی بە ڕێکخراوە جیاوازەکانیەوە ئەتوانێت نوێنەرایەتی کۆی ئەو هێز و گروپانە بکات کە بە هەر هۆیەک بووە حیزبە سیاسیەکان یان بە نوێنەری خۆیان نازانن یان لە بنەڕەتەوە حەزیان بە ژیانی حیزبایەتی نییە. گرنگیەکی تری بوونی کۆمەلگای مەدەنی ئەگەڕێتەوە بۆ ئەو ڕاستیە زانستی کە هەمیشە دەسەڵاتی سیاسی ئەگەر ئەوەی هەیە بە شێوەیەکی خراپ بەکاربهێنرێت و ببێتە هەڕەشە لە ئازادی خەڵکو و ببێتە سەرچاوەیەکی ستەمکاری. بوونی کۆمەلگای مەدەنی وەک ڕێگرێک لە بەردەم خراپ بەکارهێنانی دەسەڵاتە و زیادەڕەویکردن و بەرگریکردن لە بەرژەوەندی و ئازادیەکانی ئەندامەکانی یەکێکە لەو ڕێگەزە گرنگانەی بۆ سەقامگیری سیاسی و دامەزراندنی سیستەمێکی دیموکراتی یەکجار پێویستە. ئەمڕۆ ئەو ڕاستی ئاشکرا بووە کە جیاوازی سیستەمێکی دیکتاتۆر و تۆتالیتار لەگەڵ سیستەمێکی دیموکرات و کراوەدا ئەگەڕێتەوە بۆ نەبوونی کۆمەلگایەکی مەدەنی سربەخۆ و بەهێز لە یەکەمیانە و بوونیشی لە دووهەمیانە. کۆمەلگای مەدەنی بریتێ لە کۆی ئەو ڕێکخرا و دەستگایانەی لە دەرەوەی بواری سیاسی کار بۆ داکۆشیکردن لە ماف و بەڕێژەوەندەکانی ئەو توێژە کۆمەڵایەتیانەکەن کە لە پێناوە دروست بوون. لە دنیادا دوو ئەزمموی سەرەکی لە دروستبوونی ئەو ڕێکخراوانەدا هەیە، ئەویش هەردوو ئەزمموی ڕۆژهەڵات و ڕۆژئاوایە. کام ئەزممویان لە کوردستانە ڕەنگی داوەتەوە. ئەو زمانەی کە دنیا بەسەر دوو بلۆکی ڕۆژاوایی و ڕۆژهەڵاتیدا دابەش بوون، ڕێکخراوی خوێندکاری و مامۆستایی و کرێکاری و جوتیاری و لاوان و ئافرەتان و پیشەی جۆراوجۆری پزیشکی و هەندەسی و قانونی لە هەمویانە هەبوون، بەڵام سروشتی ڕێکخراوەکان و ئەرکەکانیان و میکانیزمی پێکهێنانی دەستگا سەرکردەیەکانی ئەم ڕێکخراوانە بە پێی جیاوازی سروشتی ڕێژەمەکانە گۆڕان. ڕژێمەکانی ئەوروپای ڕۆژهەڵات وەکو ڕژێمی تۆتالیتاری شمولی ژیانی هاوڵاتی ئاسایی و هەموو داو دەستگا حکوومەتی و ناحکوومەتەکانی ناو وڵاتەکەی بە پێی ئایدۆلۆژیای حیزبی حاکم لە قاڵبدا بوو. لە دەرەوەی ئەم قاڵبە دیاریکراوەدا ڕێگە بە هیچ جۆرە چالاکیەک نادرا. دەوڵەت و داو دەستگاکانی و ڕێکخراوە دیموکراتی و جەماوەری و پیشەیەکان ئەبوو لە خزمەتی سیاسەتی حیزبە کار بکەن. حیزب پێشڕەوی کۆمەڵ و دەوڵەتە ئەبێ هەمویان دوای ئەو بکەون ئەندامی ڕێکخراوەکانیش بە جۆرێکی ناڕاستەوخۆ لە یانگری حیزب بەڵکو درێژبوونەوەی حیزب بن لە ناو خەڵکا بە جۆرێکی تر. لەم ڕژێمانەدا مانگرتن لە کار و خۆپیشاندان و کۆبوونەوە لە شوێنە گشتیەکانە چالاکی چینایەتی و پیشەیی لە دەرەوەی موافقەتی حیزب دژی سیاسەتی دەوڵەت یان بۆ بەدەستهێنانی هەندێک دەستکەوتی چینایەتی و پیشەیی بە خیانەتی نیشتیمانی دائەنران و سزادانی قورسی بەدواوە بوو. بە پێچەوانەی ئەمەوە لە ڕژێمەکانی ئەوروپای ڕۆژاوادا کە لەسەر بنچینەی ئازادی تاک و قبولکردنی پلورالیزم و دامەزرا بوو، ئەم ڕێکخراوانە وەکو بەشێکی پێویستی کۆمەڵی شارستانی ئەدی. ئەگەرچی هەر حیزبە بۆ ئەوەی لە ململانەی دەسەڵاتە لە کاتی هەڵبژاردننی پارلەمانیدا زۆرترین دەنگ بەدەست بهێنێ، هەوڵی ئەدا بنکەی خۆی لە ناو خەڵکا بەهێز بکات، بەڵام لە کاتی حکومڕانیدا هەرگیز مەرجی پڕکردنەوەی ئیسیمارەی ئینتیمای حیزبەکەی خۆی بەسەر پزیشکێک یا مهندسێ یا مامۆستایەکە یان ئیدارێکی شارەزادا نەئەسەپان بۆ ئەوەی پلەیەکی بەرز لە حکوومەتەکەیدا وەربگرێت، چ جای خوێندکارێ یاخود کرێکارێ. لەم ڕژێمانەدا مانگرتن و خۆپیشاندان و دەربڕینی ناڕزایی دژی سیاسەتی دەوڵەت و حزب هەندێک جار نەکەر سزادانی بەدوادانە هات، بەڵکو ئەبوو بەهۆی گۆڕینی ئەو سیاسەتە یان تەنانەت ڕوخاندن و گۆڕینی حکوومەتەکە کە حزبی زۆرایەتی بوو. کوردستانی ئێمەش وەکو بەشێک لە عێراق هەمان سیستەم و سیاسەتی بلۆکی ڕۆژهەڵاتی بەخراپتر و تونگوتیشتر پەیڕەوی کردووە.
حزبەکانی ئێمە بە چەپ و ڕاستەوە بە کۆمۆنیست و نیشتیمانی و نەتەوەیی و تەنانەت دینیەوە پەیڕەوی هەمان ڕێوڕسمی وڵاتانی ئەوروپای بلۆکی ڕۆژهەڵات و بگرە هەندێکیانی باسی عێراقیان کردووە. بە حزبیکردنی هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگای شارستانی و کردنیان بە شانەی حیزبی کە هەموو سەرچاوی مادیان لە حیزبەوە بۆ دابی نەکرێت، هەموو جۆرە سربەخۆیەکی لەم ڕێکخراوانە سندۆتەوە و کارێکی کردووە نەتوانن هیچ یەک لەو دەورە گرنگانە ببینن کە بۆ دامەزراندنی سیستەمێکی دیموکراتی پێویستە. دروستکردنی ڕێکخراوە دیموکراتیەکان کە هەر حزبێک بۆ خۆی دروستی کردووە و ڕاستەوخۆش لەژێر سەرپەرشتی بەرپرسیارێکی حزبیدایە کە بە پێی بەرژەوەندی شخصی و حزبی کۆمەکی ئەم ڕێکخراوە ئاکات و فشار لەوی دیانەکات و ڕێگەی لە کار و چالاکیان نەگرێت. ئەمڕۆ بەقەت ژمارەی حزبەکان ڕێکخراوی جیاوازمان بۆ هەموو پیشە و گروپی کۆمەڵایەتی هەیە. چەند حزبی سیاسیمان هەیە، ئەوەنەش ڕێکخراوی ئافرەتان و خوێندکارانمان هەیە. تەنانەت دەستیان خستۆتە ناو بواری وەرزشەوە، سربەخۆیی کارکردنیان لێ سەنگونەتەوە، سەرۆکایەتی یانەکان لە باتی ئەوەی بە وەرزشکاران بسپێردرێ خراوەتە دەست دەسەڵاتدارانی حزبی. واتە ئەو کردبوونە حزبی لە بواری سیاسیدا هەیە ڕاستەوخۆ شۆڕ بۆتەوە بۆ ناو ئەم ڕێکخراوانە و لە ناوەوە دابەشی کردوون. ئەم دابەشبوونە کارێکی کردووە ئەو هێزە کۆمەڵایەتیانەی بۆ بەرگریکردن لە داخوازیەکانی ئەو ڕێکخراوانە پێویستە لاواز و پەرتەوازە بن و بە مەشتواناکانی گوشار و کاریگەریان لەسەر حکوومەت و کۆمەڵ کەم بێتەوە. ئەمڕۆ ڕێکخراوەکانی ژنان، خوێندکاران، مامۆستایان یەک دەنگ و یەک ڕەنگ نین و بگرە هەندێک جاری ژەکەونە دژایەتی یەکتری و بەمەش زیانێکی گەورە هەم بەو هێزە کۆمەڵایەتی ئەگەیەنن کە نوێنەرایەتیەکەن، هەمیش کاریگەریان لەسەر بواری سیاسی لاوازە بێ. یەکخستنی ئەم ڕێکخراوە جیاوازانەی کە بە ناوی جیاوازەوە بۆ یەک چین یا توێش یا پیشە دروستکراون، دەرهێنانی لە چنگی حزبەکان و گۆڕینی پێکاتەی حزبیان بە پێکاتەی چینایەتی یان پیشەیی و گۆڕینی بۆ ڕێکخراوێکی ئەوتۆ کە بەر لە دابینکردنی بەرژەوەندی تایبەتی حزبەکەی خەریکی دابینکردنی بەرژەوەندی چین و توێژ و تاقمەکەی خۆی بێ لە بارودۆخی ئێسای کوردستانە لە توانادا نییە. بەڵامەکری ئەو ڕێکخراوانەی ئامانجی هاوبەش و پەژاری ناوکۆییان هەیە بۆ خزمەتکردنی ئەو کەرتە کۆمەڵایەتی ئەوان نوێنەرایەتیەکەن ڕێکخراوی فیدرالی پێک بێنن، هەر یەکیان سربەخۆی ئایدیۆلۆژی و ڕێکخراوی خۆی پارێزێ لە هەمان کاتا خواست و داواکاریە پیشەیی و یا چینایەتیەکانیان لەبەر دەم دەسەڵاتی سیاسیدا یەک بخەن و بە یەکگرتووی داوای جێبەجێکردنیان بکەن. ئێمە لە لیستی گۆڕانە پێمان وایە هیچ گۆڕانێکی ڕاستەقینە ئەنجام نادرێت ئەگەر کۆمەڵگایەکی شارستانی تەندروست و سربەخۆ و دوور لە دەستێوەردانی حزب دروست نەکرێت. لەبەرەوە لیستەکەی ئێمە بە جدی کار بۆ ئەوە کات یەکەم دەستێوەردانی حزبی لە ڕێکخراوەکانی کۆمەڵگای شارستانیدا کۆتایی پێبێت و ئەم ڕێکخراوانە بە ئازادی بتوانن بێ هیچ گوشارێکی سیاسی یان حزبی کاری خۆیان بکەن. دووەم کار بۆ ئەوەکەین بودجێ ئەم ڕێکخراوانە لە دەستی حزب دەربهێنرێ و ڕاستەوخۆ لەلایەن حکوومەتەوە ئەم بودجەیان بۆ دابین بکرێت بەبێ هیچ جیاوازیەک بە پێی قەبارە و چالاکیەکانی ئەو ڕێکخراوانە. سێم کار بۆ پەرسەندنی هوشیارێکی ڕۆشنبیری و سیاسیەکەین کە هەڵوێستی ڕەخنەگرانە و جوڵەی ئەم ڕێکخراوانە نەک وەکو جوڵەیەکی دوژمنکارانە بەڵکو وەک کارێکی پێویستی دیموکراتیانە تەماشا بکرێت.